بەڵێ عزیزان و خۆشەویستانم خولی نەخوێندەواری خولێکە راپۆرتێکمان ئامادەیە هاوکارمان بۆی ئامادەکوین لەسەر کۆتایی هێنان بە نەخوێندەواری و خولێک بۆ نەهێشتنی نەخوێندەواری پێکەوە بینەری دەبین و پاشتر دێن وڵاتان بۆ تەواوکردنی بڕگۆ بابەتەکانی تری بەرنامەی پەیامی ڕۆژ. من نمی کەم ساڵمە لێرە بەردەوامم زۆر سپاسی مامۆستاکان مەکەم بەڕاستی سوودێکی زۆرم بینیوە کوردیە و عەرەبیە و بیلکاریە دەرزە خوێنین هیوادارم هەر سەرکەوتبوون و هیوادارم هەموو ساڵێ بەردەوام بن وەڵا هیوادارم بەردەوام بن هەتاوەکو ئەم خولانە بەردەوام بێ هیوادارم ئیتر بەردەوام بن هەتاوەکو سەر کەوا خەڵک زیاتر سوودی لێ ببینێ ئەوانەی کەوا وەکو ئێمن بێن بەردەوام بن کە بتوانن ڕۆشنبیر بن پێویستیان بە هیچ کەسێک نەبێ بۆ هەر جێگایەک چوون. من پۆلی یەکەم ئەم ساڵاتمە پۆلی 1 و 2مان هەیە بیلکاری کوردی عەرەبیە خوێنین دەستخۆشی لە مامۆستاکانەکەین زۆری لاگە بن پێمان و ماندووە بن هیوادارم بەردەوام بێ هەموو ساڵێ هەتا ئێمە فێر شتێکە بین سوودمانش دێ بینیوە با بەردەوام بێ دەستخۆشییان لێ ئەەکەین ئێم ئەوەی خوێنەواری نەبێ ئەڕوا بۆ شوێنێ نازانێ شتێ بخوێنێتەوە و ئەمانە ئیتر ناخۆشە نەخوێنەواری. ڕێکخراوی خوشکان هەستایی بەکردنەوەی خولێکی نەهێشتنی نەخوێندەواری پۆلی 1مان هەیە پۆلی 2مان هەیە تقریبا 43 ئافرەت 45 ئافرەت سوپاس بۆخوای گەورە بەشدارن لەم خولەیە ئیسیفادەیشیان لێ کردووە بەتەمان ئینشاءالله هاوین خولی هاوینەمان هەیە دەرزی عەقیدەمان هەیە لوغەی عەرەبیمان هەیە فقی ئافرەتانیشمان هەیە بەتەوان ئینشاءالله هەر ساڵانە بەردەوام بین لەم خولەیە ئەلحەمدوللیلا لەخوا بەزیاد بە مامۆستای پسپۆڕە لەخوا بەزیاد بێ ئافرەتمان هەیە خوێنەواری نییە ئیستاکیە تقریبا بەقەد تەلەبەیەکی پۆلی 1 ناوەندی 2 ناوەندی ئەتوانێ عەرەبی حرفەکانە ناسێ توانێ بیشی خوێنێتەوە سوپاس بەخوای گەورە